دیارە ئێمە وەکوڵقی گەرمیان ڕێکخراوی تەندروستکارانی کوردستان بۆ جاری دووەم توانیمان بە هاوکاری خێرخوازان و بەڕێوەبەری گشتی تەندروستی گەرمیان کە ئەو ئەسعافەی بۆ دابینکردین و لەگەڵ تیمێکی کە پێک دێت لە 15 کارمەندی تەندروستی کە توانیمان بە خزمەت گەیاندنی خزمەتگوزاری تەندروستی بۆ ئاوارەکانی شاری دووس توانیمان تقریبن بۆ نزیکەی 9 گوندمان ئەن کردووە بە جاری پێشوو کە نزیکەی 850 نەخۆش بۆ 1000 نەخۆشمان چارەسەر ئەنجامدا چارەسەری سەرەتایی و ئێستاش تقریبن نزیکەی بۆ 300 بۆ 350 نەخۆشمان چارەسەر و چارەسەرێکی سەرەتایی. ئێمە خەڵک دۆزین نە شوێنمان هەیە نە ڕێمان هەیە داواکارین لە کوردستان جێمان بکاتەوە ئەوە زمسانە نە سیارەمان هەیە نە هیچمان هەیە بۆ کوێ بڕوین 4 ماڵان لە خەوشەکە. ئەم جۆرە هاوکاریە کە ڕێکخراوەکانتان بە تایبەتی ڕێکخراو خێرخوازیەکان ئەم هاوکاریە پزیشکی و هاوکاریەکانی تر چەندە جێی خۆی یەکگرێ خەی هەیە بەس هاوکاریمان نەکەن ئەگەر جێمانەوێ بخۆین لەکوێ بخۆین شوێنمان نییە ئەوە زمسانە نە سیارەمان هەیە نە هیچمان هەیە کە سوالمان لێ ناکە داواکانی شوێنێکمان بۆ دابینکەن.